لە کەناڵی شاهیدانەوە بە خزمەتانە گەمەوە لە بەرنامەیەکی نوێیە. ئەم بەرنامەیە بە ناوی بە هەڵەدا چوویت. باس لەو گومانانە ئەەکەم کە هەندێک دژ بە من تەرحیەکەن و ئەو ڕەخنانەی کە لێمەگرن و وەڵامەکانیشە. من پێم وایە کە ئەو بە هەڵەدا چووە. یەکێک کە ناوی عوسمان شەفیقە، خەڵکی چەمچەماڵە، تا سێم تۆستی تەواو کردووە، پێشمەرگەیەکی کۆنی بزوتنەوەی ئیسلامی و داماوێکی فکر و لەسەر وەزعێکی زۆر ناجۆر بوو. دوای لە ئەنسارە پێشتر لەگەڵ تەوحیدەکانە بوو، دوای لەگەڵ ئەنسارە مایەوە و پاش لێدانی ئەنسار لە 2003 چووە ئێران. وردە وردە هەندێک ئەفکاری گەیاند بە هەندێک خەڵکی ترکە لەوێن لە حاڵەتێکی توندڕەوی و تەکفیری. پاشان هەندێک لە ئەفرادەکانی چوونە شوێنانی تر، لە شوێنەکانی تر جێگایان نەبووە، چونکە سەیریانەکەن ئەفکاریان زۆر متەتەڕیفە، یعنی زۆر زۆر لاپەڕە، یعنی ڕیسپەڕ وەستاون. دوای ئەوە لە تەکفیرکردنی خۆیانە ئەنجا وردە وردە زیادیان کرد. پاشان سجن کرا، لە سجنەکەشا 6 کەس بوون. سیان لەوان تەسلیم بە یەکێتی کرایەوە لە ڕێگای بەرهەم ساڵحەوە هێنانیەوە. یەکیان دڵشادە سوورە کە ئێستا لە زیندانی یەکێتیە لە کەلار. ئەوانی تریشیان کە جیابوو بوونەوە، بەڵام کاریگەریان هەندێک لەسەر خەڵکێکی تر دروست کردبوو. ئەم کابرایە هەر لە بەردەستی تڵاعاتی ئێرانیا. دوایی کتێبێکی ئامادە کردبوو، وا دیار بوو لەسەر من کە دوایی بە ناوی دژ بە مەلاکرەکار بڵین نووسیبووی، هەر بە ناوی ئیبن سونی کوردی بڵاوی کردبوو. برایانێکی بەڕێ زۆریان هەوڵداوتیان وەڵامی بدەرەوە و 5 نقطەی ئیسارە کردووە و ئەمە دیارە شتێکی ڕسمی دەولەیە. بەڵام وا دیار نەبوو هیچ دەولە بێت، چونکە لە هیچ شتێکیوانە بەڵە لە ئیعلامیەکانەوە بڵاو کرایە، بەڵام ئێمە تەبیعەتی خودی دەولە ئەزانین کە جاری وایە شتێک ڕوەدار لەگەڵ ئیتیجاهی ئەو تۆزێک ئەجوڵەیە بڵاوی کاتۆ لە ئیعلامیەکانیە، بەڵام مەرجنیە تەبەنایی بکە. دوای گەڕامەوە سەر ئەوەی کە بزانم تا چ ڕادەیەک ئەمە خەتی دەولەیە یان لەوانەوە تەڕحکراوە، هیچ نەبوو. و ئەو تەکفیری منی تیا کردووە. پاشان لە نهایەتی کتێبەکە لە لاپە 85 ئەڵەیە مەلاکرەکار تاغوتە، مرتەدە و بۆ هەر مسلمانێک ڕێکوێ بیکوژێ، فەرزە لەسەری بیکوژێ بۆی لە کۆڵ ئومەتەکەی بکات. ئەمە خۆی بۆ خۆی فتوا نییە بەتەنیا، تەحلیلیش نیە، ڕەخنەش نییە بەتەنیا، ئەمە ڕەخنەیە و شیکارە و فتوایە و قەزاوەتیشە کە لە دوایە حکمی کوشتنەکەشیدا. ئەو نقطانەی کە ئەویش ئیسارەی کردوون شتێکی ئەوەندە گەورە نەبوون بۆیە وەڵامم نەدایە، خۆشی ئەوەندە شتێکی گەورە نەبوو تاکو وەڵامی بدەم. دوایە من زیندوم و ئەوەی توانی پەیوەندیم پێ بکە ئەرێ ئەم قسانە ئاوان یا قسەکانت پچراون، یان ئێستا ئایا ئەمە ڕەئی ئەخیرتە یان ڕەیەکە کە ساڵی 2003 وتوتە، ئێستاش 2016 ئەو کاتێک ئەو کتێبەکەی چاپ کرد و بڵاوی کرد. پاشە منە نەمزانی ئەو لەکوێیە، چکە منش کە سوکارم لە ئێرانان ئەو ئەناسین و ئەنجا من پەیوەندیم لەگەڵ ئەوانی دەوروبەری ئەویشێ، ئەشمزانی لەکوێ، ئەنجا ئەشمزانی کە ئیطلاعات چەند لە مەسەلەکەیە هەیە، ئیطلاعاتی ئێرانی. چونکە یەکێ لە ئوسلوبی ئێران ئەوەیە جاری وهەیە لە شوێنەکە ئەو توندڕەویە بۆ خۆی دروستیەکە، یان نەک دروستی کردبێ لە سفرەوە تەبعاً ناتوانێت دروستی کرد. توندڕەویەکە ئیسارە ئەکا بۆی جەماعەتێکی تری پێ تەضعیف بکات. ئەمەش لەم پلانە هەر بەدەر نییە تەبعاً. بەهەرحاڵ ئیبن سونی کوردی ئەو کتێبەی دانا و ئەوەی نووسی و مەلاکرەکار لە تەرازوی شەرعا شتێکی لەو بابەتە. بەڵام من بۆ خۆشم کە زانیم عوسمان شەفیق ئەیتر ئەوەندە بە دوایە نەڕۆیشتنەوە، یعنی کابرایەکی داما و نەکبەت و ئەنجا لە زیندانە فێری شت بوو بێ لە لای ئێرانیەکانە بێ خۆی چی فێر بوو بێ، دوایە مەصدەری تەوجیهەکانی چی. یەکێ لەو گومانانەی کە وەڵامیە دەمەوە ئێستا، هەڵبەتە بە ناوی ئەوە وەڵامی ئەو نادەمەوە، ژنا کتێبەکەمە نووسی و کتێبەکەم لەسەرە نووسی، بەڵام لەبەرەوەی هەندێک برای بەڕێز لە مەهابادەوە پەیوەندیان کردوتیان تا ڕادەیەک تەسیراتی لەسەر هەندێک کەس کردووە، ئەگەر چی کەم بۆوە، یعنی لە ماوەی ئەم ساڵەیە کە خۆشم جواب بدەمەوە یا هەندێک شتی تر ڕوونەکەمەوە، زانیان کە ئەوە پەرگیرێکی زۆر دوورکەوتۆتۆ لە مەرکەزی ئەهلی سونەت و جەماعەتەکە.